و هەرج دەستپێکا هێریشا داعش لەسەر شنگاڵی و دەربدەربوونا خەڵکی وێ لەوێ هاوینێ نۆژدارێکا کووردا سویدێ دەگەڵ چەند خۆبەخشێندی لە باجت کەندال نێزیک سنووری سووریە کەمپەک دانا دەکتەر نەمام غەفوری ئەنداما ڕێخستیا جوینت هەلپ فۆر کوردستان لە بیرەوەریە دووەم ساڵڤەگەڕا شنگاڵی میێوانە دەنگی ئەمریکا بوو وەی ژمەڕە گوت کە ڕەوشە وان کەمپا چاوایە. حالی حاضر ینی وەزەکە لە بۆ ئاوارەی ناوەخۆ بە تایبەتی یەزیدیەکان کە لە منتقەی دهۆک و ئەو زیانە زۆر خراپتری لە هاتێ لەوەی کە لە سەرەتا بوو چکە لە سەرەتا منەزەمەکانی جیهانی ڕێکخراوەکانی دیکە هەموو لەوێن دەربوون یارمەتیان دەدا. ئێستا ئەو چەند مانگەی ئەخیر چکین ئەوانە برین ئاوارەی ناوەخۆنە دەبی حکوومەتی مەرکزی بەغدایە هاوکاریان بکاتن ڕێکخراوە گەورەکانی عالەمی پاشەکشیان کردیان مەسەلەن UN لە 1970 هاوکاری خۆی قەتای کرد پارەکانە لە مانجی 2011 وەز ئیوان زۆر خراپە یعنی فامیلیەوەمان هەیە عایلەوەمان هەیە لە کەمپی ئاوەتە خوازن 50 سنتیان هەبی نیو چیلۆ چای بکڕن وەزەکەی وان ئێستا زۆر خراپە پێویستی بە خواردن هەیە بەجلکێ بەس بە تایبەتی دەرمان و مەسایلی پزیشکی. نەمام خان یەزیدیەکان کە تووشی ئەو کارەساتەوە ئەو جنوسایتە بوون ئێستاوە ڕوو لە درەوە دەکەن ئێوەش لە درەوە هاتوونە سویدەوە هاتوونە کوردستان بۆ یارمەتیان بدەن تا چەندێک ئەوانەی کە توانای ئەوەیان نییە دەرچن ئێوە دەتوانن یارمەتیان بدەن لەوێ بۆ ئەوەی بمێنەوە. دەزانی لە بەرچی یەزیدیەکان ڕویان لە دەرەوە کردیان لە ناومێدیە وەرە لە گەریان قسان بکە دەرێن ئەخۆ ئەگەر بێت و ینی وەز ئەمان باشبی وەزە باشەکە چییە؟ هجوم نەکرێتەوە سەریان سیقە پەیابیتەوە خواردن هەبی ئاو هەبی کارەبا هەبیتن کەس ڕوو لە دەرەوە ناکاتن. نەمام خان حەز نەکردۆ پێم بڵێ کاری ڕێکخراوەکانی بیانی ڕێکخراوەکانی تۆی گوتووەکان NGOەکان ئەوانە چۆنە لە هەرێمی کوردستان تا چەندێک خزمەتی ئەو خەڵکانە دەکەن؟ وەڵی بەسەرێکی باشە و بەسەرێکی خراپە ینی ئەمن یەک لە بارە خۆم هەموو جارێ دەرێم ئەگەر ئەو ڕێکخراوە گەورانە بە تایبەتی بەشەکانی UN کە بە چەندەها سار تەجروبە و ئەوەیان هەیە دەبایە ڕێک و پێکتر ئیشێ بکەن مەسەلەن ئەو کامپەیما ئەمە لە بەرچی ئەو کامپەمان هەربژار کەس نەیدەویست بستەوێن دەر دوور بوو زەحمەت دەیگێ و ئەوەلزاری بەتەما بوو کامپەچی مۆقەت بی ئێستا دوای 2 ساران ئەوە هەروە لەوێنە ئەو چادرانەی لەوێ دانرا چادری 6 مانگیە پارەکان پارهاوینێ باش بوو کارەبا هەبوو ینی هەستت پێ نەدەکرد ئەو سار چکین ئەوان دەرێن ئەوە ئاوارەی ناوەخۆنەوە حکوومەت دەبی یارمەتیان بدا حکوومەتی ناوەند دەبی یارمەتیان بدا کارەبا نییە لە 40-50 دەرەجەی وەرە 5 دقە لە بن ئەو چادرانەدا بنیشە بزانن لە بۆمبۆگەنیەکەی ئەتوو تەحمل دەکەی. نەمام خان تۆ چۆن دوا ڕۆژی ئەم خەڵکانە دەبینیت؟ کەس ناتانی بەبێ هیوا بژێتن ئەمن هیوام هەیە و دەشزانم و ئومێدەواریشم هەرواش دەبیتن وردە وردە یەکتر دەگرن وردە وردە بە هاوکاری بەس مشکلەکە چییە دەبی هاوکاری دەرەوەی لەگەربیتن چونکین دروستکردنەوەی گوندەکانیان و شارەکانیان لە توانای واندانە ئەو شتێکی بەسەری یەزیدیەکان هاتیە لە کارەساتی جێنۆسایدیش گەورەترە چونکین جێنۆسایدەکانی پێشتر کە چاو لێ دەکەی خەرکەکە کوژرایە تەعەدای لێکرایە بەس بەو شێوەی نەبووە کە ویستیتیان بەڕاستی ینی لە ڕەگەوە ئەو کۆمەڵەی تێک بدەن